ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤا بەدیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان گفتوگۆکردن ئەبێت لەبارەی ئەستەنگ و دەرفەتەکان بۆ هەرێمی کوردستان. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر سامان شاڵی، ئەکادیمیست و چاودێری سیاسی. کاک دکتۆر سامان بەخێر بیت و خۆشحاڵین. زۆر سپاس دەکەم بۆ میواندارەکەنتە. کاک دکتۆر سامان، پێم خۆشە لەو بابەتەوە داخڵی ناو گفتوگۆکەمان بین کە ئەو مشتومڕەی کە لە ناو کۆمەڵگەی کوردستانە دروست بووە لەسەر ئاستی میدیا، لەسەر ئاستی ئەو ناوەند و سەنتەرانەی کە گفتوگۆی دۆخی سیاسی هەرێمی کوردستانەکەن، زۆر جار دابەشبوونێک هەیە. بەشێک لەوانەی کە لایەنگرن بە دەسەڵات و سوڵتەی سیاسی زیاتر باز لە دەرفەتەکانەکەن و گفتوگۆکە زیاتر لەسەرەوەیە کە دەستکەوتەکان چین و دەستکەوتەکان چەند گەورن. بەڵام بە دیوێکی ترە ئەوانەی معارەزن، ئەوانەی بە جۆرە لە جۆرەکان خۆیان وەک بەشی لە سوڵتە سیر ناکەن، گفتوگۆیەوەکەن کاریم کوردستان بەردەوام لە بەردەم مەترسیایە. هەموو ئەو ئەگەر و ئەو شتانێک کە لە بەردەم ئەم ئەزمونایە مەترسین، نەک دەرفەتی تیابێ و زۆر جاریش کەم و کوڕەکان باسەکەن، زۆر جاریش هەوڵەدەن تەنانەت بەشێ لە باشیەکانیش بەخراپ باس بکەن. خوێنەوەیەوە بۆ ئەم فەزایە، بۆ ئەم دۆخە، ینی ئەوەی کە بەڕاستی خوێنەوەکان هەستەکەی زۆر جار خوێنەوەی ناوەقعین، ینی بە هەردووبارەکە خوێنەوە جەنابەت وەکو ئەکادیمیستێک، وەکو کەسایەتێکی نیشتمان پەروەر بۆی کە ئێمە واقعیانەتر لەم دۆخە تێبگەین چییە؟ زۆر سپاس. تەوانەوانی لایەنگری حکوومەتی مافی خۆیانە کە کارە باشەکانی خۆیان ڕوونکەنەوە بۆ خەڵک کە چیان کردو لەم ماوەی پێشووە و حەقی خۆیانە کە ئەم مەوزوعە بە شێوەیەکی ڕوون خەنە بەردەمی خەڵک و لەو لاشەوە معارەزەت هەیە، معارەزەیەک حەقی خۆیەتی ئەویش بزانێ تۆ کەم و کوڕەکەت چییە. معارەزەش دوونەوە معارەزە هەیە، معارەزەیەک هەیە تەندروستە، معارەزەیەکیش هەیە ڕووخاندەرە. ئەگەر ئەو معارەزە تەندروستە بێت کە بۆ ئەوەی زیاتر خزمەتی خەڵک بکرێت، بۆ ئەوەی کە حکوومەتەکە باشتر بکات و حەلی باتێ بۆ مەشاکیلەکان، ئەوە هەموو کەس پێی خۆشە و هەموو کەسێک ئەو معارەزەیە پێشوازی لێکەوە بێ حکوومەتی خۆشی پێشوازی لەو نوع معارەزەیە بکات، چونکە بۆ مەسلحەتی میلەتەکەی و بۆ مەسلحەتی حکوومەتەکەشە. بەڵام ئەگەر هاتوو بە دیوەکەی کابێت، ئەویش ئەوێ بەرەو انتخابات دەڕۆین چەند مانگی چکە، ئەویش مافی خۆیەتی ئەوێ خراپەکانی تۆ دەرخا وەکو حکوومەت و ئەوێ بزانێ تۆ غەڵەتێکە کردووە بۆ ئەوەی ئەو غەڵەتانە زیاتر ڕوون کاتە و زیاتر دەریخا بۆ خەڵک. ئەمە لە هەردوو لاوە چاواشەیە، ئەنی چاواشەیەکی تەواوە کرێ بە خەڵکەکە، چونکە خەڵکێکی زۆر لە ناوڕاستەیە کە پێڵەن خۆڵۆمەیشی، لە دەرەوە پێڵەن سوینگ ڤۆت، ئەو دەنگانەیە کە بەهەج لایەکە بڕۆن ئەو جهەتە ئیباتەوە، وەکو جۆلانێ وایە سوینگ ڤۆت ئەخولێتەوە بۆ ئەمبەر بۆ ئەو بەر. اینجا خەڵکی ئێستا ئەوەی کە زۆر نیگەرانە، دوو شەریحەیەکی بەقوتن، ئەوان گەنجەکان زۆر کە بێکاریان هەیە، بێکارێکی زۆر هەیە، ژێرخانی ئابووری پێویستە کە بکرێ بەو شێوەیە، بەڵام قەیرانی ئابووریش هەیە. تۆ گەر قەیرانی ئابووریە بێ ناتوانانی ژێرخانەکەش بکەیت. ئەوەش مشکلی چکەیە لێرە کە تووشی حکوومەت دەبێتەوە حکوومەت. بەڵام لەگەڵ ئەوەشە تۆ ئەبێ شتێ بڕوخسێنی بۆ شەریکات یان شەریکاتی سربەخۆ بۆ ئەوەی ئەوان کارکەن، ئەوان بتوانن خەڵک تەعینکەن. خەڵک هەموو کەسی حکوومەتی ناوێت، حکوومەت نابێ هەموو خەڵک تەعینکە، حکوومەت ئەبێ هەلی کار بۆ ئەوان دۆزێتەوە لە ڕێگای ئەوەی تەشجیعی شەریکات بکە، ئیستیسمار بکە، قەرزی بچووک بابە و خەریجانەی کە لە جامیعاتن بۆ ئەوەی پێشکەون. لەبەر ئەوە معارەزە ئەمەی زۆر کاریگەری لەسەر ئەو گەنجانە ئیشی کردووە و پێیانە کە مستەقبەتە من ئەتوانم بۆتان بکەن، من ئەتوانم مۆشتانە بکەم. هەروەها لەگەڵ ئەوانەی کە لە نەختێ لە عومرە چوون، ئەوانەش کە ئیستا تەقاعودیان هەیە کە وەزعیان خراپە، ئەوانەش تونگون، چونکە ئەوانیش حەقیانە دوای ئەوەی مەسەنی وایە 30 ساڵە خزمەتی ئەم وڵاتیان کردووە، ئێستا تەقاعودیان نییە، تەقاعودەکان نیوە نیوە نادرێت. ئەمانە متەقاعد خانەنشین چی بکە؟ پارەی لە چۆ بوو؟ پارەی نییە، لەبەر ئەوە چیەکە تووڕە ئەبێت.
مناڵەکەی داوای لێ بکڵە نیمە ئەوە هەمووی چۆنەڵێ ڕنگانەوەیکی سلبی هەیە لەسەر کۆمەلگاکە لەباتی ئەوەی ئیجابی بێ بۆ بە سلبی یانی تۆ تەسەوڕکە گەرگەرێنەوە نەوەکان لە 1992 و 1992 کە حکوومەت و پەرلەمان تەشکیل کرد بوو هەتاکو 2003 شەڕی براکوژەش بوو بەڵام خەڵک تەحملی هەموو شتێکیە کرد بە 3 مانگ 4 مانگ مەعاشە ئێرە خەڵک تەقبولێ کرد ئەوەی کە بیستومە دەرگای ماڵیانە فرۆشت بەس سەدام نێتەوە ئێستا کە حکومی خۆمانە خەڵکەکە قبولی ناکات خەڵکەکە ئەوێت حکوومەتەکە حکوومەتێکی خۆمانە ئەبێ زیاتر خزمەتمانکە ئێمە هەموو قوربەسەرێ بۆراوە بۆی حکوومەت خزمەتی خەڵکە وەم کابینەیەش ئەڵەم ئێمە کابینەی خزمەتەکەین بۆ خەڵکی کوردستان لە لایەکیشەوە خەڵکەکەڵێ کوا خزمەتەکان مەعاشەکەم کوا یعنی هەموو شتەکان ئێستا بەداخەوە کۆمەڵ بۆتەوە دەور و خولی موچە ئەوە گەورەترین زەرەری لە ئێمەیەوە ئەو کەسانەی کە ئەڵێن با هەموو شتت بینەوە دەست حکوومەت باچینەوەژێت دەستی حکوومەت هەرچێکمان بۆ ئەکا بە بۆ مامکە ئەوە ئێستا هەموو شتێک خراوەتەوە ژێت دەستی حکوومەتی عێراق بەڵام لەگەڵ ئەوەشە حکوومەتی عێراق نایەتە ژێر ڕکێفیتەوە بۆ چونکە ئەو ناوێت تۆ پابەند بیت ئەوێت تۆ تەسلیم بیت و ئێستا لەبەر ناوخۆی خۆمان لەبەر ئەو معارەزەیە کە هەموو ڕۆژێک لە بەغاش ئەچێت و حیزبانەی لە بەغا هەردوو لا ئەچنە بەغا ئەم بەلا خیتابێکیە گرتوونیە حکوومەتی عێراقیش ئەزانەیە کە تۆ لاوازیت ئەزا ئیسیفادە لەم ململانەی لە بینی ئەم حیزبە کوردیانەکەن ئیسیفادە لەو معارەزەیەکەن ئیسیفادە لەوەکەن بۆی شت بسەپێنە زیاتر بەسەر تۆە ئەوە لێرەوە کە موکوڕەکەی ئێمە کە دەرچی و مەترسیەکان زیاتر ئەبێ ڕۆژ بە ڕۆژ ئێستاوە حکوومەتی عێراق ئەڵە من موچە نانێرم دوای ئەوەی کە موچەی محافەزاتم ما پارەی تەشغیلیم ما ڕئاساتم ما ئەگەر مایەوە من هەر 580 میلیارە بۆ ئەنێرم خۆی ئەبووە هیچ نەبێ بۆ موچە بێ 930 میلیار ئەڵە ناینێرم دەفەرمون چی بکە حکوومەت دوو ڕێگای لە بەردەما ئەبێ لە ناوخۆیەکان کۆی کاتەوە باشە ئەو کە داوایەکە ئەبێ سە ناوخۆیەکەم بیتێت ئەی ناوخۆی لە چۆ هەیە حدودەکانم بەرێ پارە لە چۆ بێنێ نەوتە نییە و داهاتی ناوخۆی تۆ ئەیبیت ئەی باشە من لە چۆ تاویکەم شەریکاتی نەوتیشت ئەڵە من تاج ناکەمە تاکون حەقی خۆمم نییە بە پێ ئەو ڕێکەوتنانی کە من کردومە یعنی تەماشاکەی کۆمەڵێک مەشاکیل هەیە لێرە ئەبێ بکرێت ئەگەر هاتوو ئەوەکرا حکوومەتی هەرێم ئەبێ بچێتە محکەمەی ئیتحادی شکات بکە لە محکەمەی ئیتحادی ئەوە بوجە دەرچووە میزانەی عێراق دەرچووە ئەوە هینەکانە ئەمە داواکارەکانە من هەموویمان کردووە یعنی بەچی ئیستا بە حەقێک ئێمە موچەی ناڵم موچە بوجە هەرێمی کوردستان نادرێت کاک دکتۆر ئەوەی کە بۆ نمونە بە تایبەتی لە پێچێنان ئەم کابینەی لە عێراق کە لەسەر ئەساسی ڕێکەوتنی کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی لە کورد و شیعە و سوننا بە وەرەقەیەک بە ناوی پێچێنانی دەوڵەتەوە ئەچوونەتە ئەم حکوومەتە و کوردیش مشارک بووە و زۆر جاریش کۆکەرەوە بۆ لەو حکوومەتەیە یعنی ڕێکەوتنێکی پێشوەختە هەیە لەوەی کە ئەم حکوومەتە چۆن کێشەکانی لەگەڵ سوننە چارەسەرەکە چۆن لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵەیەکی باشترەکە و چۆن لەو شوێنانەی کە دەستور خەرق کراوە جارێکتر خەرق نەکرێ و کێشانە چارەسەر بکرێ هەروەی کە جەنابش باست کێسە بودجەیەکەی لە عێراقا بۆ 3 ساڵ کۆمەڵی قۆناغی یاسایی تێپەڕانەوە مشتومڕی زۆر هەبوو لەسەری کورد لە هەندێک بڕگە لێ ڕازی نەبوو دوایە کە چۆ دەنگدانەوە بەڵام لە کۆتاییە ئەم ڕژنووسەش کە ڕەنگە زۆر جار بە دڵی زۆرینەی شیعە بێت کە بۆتە پرۆژەی ئاسا بۆتە پرۆژەی بودجە لە حکوومەت عێراقیە جێبەجێ ناکرێت ینی خەنێتەوە بۆ چیەکە ینی کورد سەرباریەوەی کە التیزامی کردووە بە پێچێنانی حکوومەتی نوێ ڕێکەوتنێکی سیاسی هەیە بودجە بە کۆمەڵی قۆناغی زۆر سەختا تێپەڕی وەرێمی کوردستان بۆ قۆناغێکی درێژ لە چاوەڕوانیە بوتان بودجێ دەنگی پێدرا و کەوتە بواری جێبەجێکردنەوە بەڵام هێشتاش هێزی باڵادەست لە عێراقا ئامادە نییە کە ئەو مستحقاتانی کە هەرێمی کوردستانە بیسەلمێن لێرە دووشت هەیە یەکەم ئەوەیە کە
مەسەلەی نەوت و غازەکەیە بە تایبەتی نەوتەکە کە لە محکەمەی پاریسا بردیەوە عێراق یەک برگەی بردەوە لەوانی تری هەمووی دۆڕان لەو برگە توانی لەو ڕێگایەوە نەوتی هەرێمی کوردستان بۆ سێنێ زەختی خست تورکیا وەستانی کە ئەوە وەستا ئێمە اینجا چوین لەگەڵ بەغا ڕێکەوتنی اتفاقیەکی نەوتیمان کرد تاکون یاسای نەوت و غاز دەرچێ هەموو ئیمزایان کرد اتفاق کرا هاتنە سەر میزانەیەکی چەند مانگێک گفتوگۆ کرا لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستانە هەتاکون گەشتنە ئەو سیغەی کە لە بوجا جێ بکرێتەوە و مجلیسی وزەرا هەمووی اتفاقی لەسەر کرا ناردیان بۆ چۆ بۆ پەرلەمان لەوێ لە پەرلەمان زۆر خڕوقاتی دەستوری کرا پەرلەمان بەس بۆی هەیە بە پێی دەستور بوجا کەم کاتەوە بۆی هەیە مناقەلە بکات بەڵام ئەمان لەوە دەرچوون شەرت و شروتیاندانا وەکو شەرتانی کە بینیمان لەسەر هەرێمی کوردستان و چەسپانیان زۆرەتی شەرت و شروتیاندانا لەسەر هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو شەرت و شروتەشە هەرێمی کوردستان ئەندامانی پەرلەمان دەنگیان بۆیە بۆی نەبێ بڵن کورد معەرقلی میزانەیە کە بچێتە کاری جێبەجێکردنەوە وەزیری مالیە تقریبا مانگنیوەک هەر تعتیلی کرد بە تعلیماتەوە فەرموو تعلیماتیش دەرچوو ئەوە ئێستاڵێ بەم شێوەیە معاملە لەگەڵاکەم ئەوەش ئەگەڕێتەوە بۆچی لەبەر ئەوەی عەقلێتی بەغا ئێستا بە عەقلێتێکی فیدرالی ئیش ناکەن یعنی ئیمانیان بە فیدرالیت نییە ئیمانیان بە چۆنەڵێ مرکزیت هەیە تۆش لاواز بوویت لە بەردەمیا کوردەکە خۆی پرتەوازە تۆ لاوازی هەر سەقفی داواکارەکانی بەرزەکاتەوە لەسەر ئەو ڕێکەوتنانەی کە کرا پێش ئەوەی کە هیچ ئیلتیزامی پێ نەکرا و لەو پێشیش ئیلتیزامی پێ نەکرا و ئیستاژ ئیلتیزامی پێ ناکرن چونکە ناڕازگۆیی با نەڵین درۆکردن ناڕازگۆیی لە مەزهەبی شیعە تەقیە زۆر احتیادیە لایەن کە اتفاق لەگەڵا بکەم و ڕاستگۆش نەبم لەگەڵ تۆە ئەمە حکوومەت وا ناڕات سیاست بەو شێوەیە ناڕات ئەو سیاسەی تەوافق و تەوازن و شەراکە نەماوە ئێستا دووسێ شت حکومەکە محکەمەی ئیتیحادی دەرەجەیەک هەچی شتێ بێ بۆ دەرەکات دووهەم مەسەلەی زۆرینە و کەمینە ناو پەرلەمانە ئەمەیە گەورەترین زۆعفی ئێمە کە ئێمە لە ناو نە لە محکەمەی ئیتیحادیە بە دوو تەقسیم سێ کە نۆ کەسی یعنی 6 کەسی ئەوێت تۆ دوو کەسێت هیچ حسابێک و سوقلێ بۆ دوو کەسەکەی تۆ ناکەن چووکە معارزیش بن سنەیەکیش معارز بێ ناخوا هەر شەشەکەیان هەیە ئەوان ئەگەر سنەیەک لەگەڵ ئەوانە دەنگ بە و زۆر شتیش هەیە کە هێتە سەر مەسەلەی کورد سنەکە لەگەڵ ئەوەشە کە وەزعیان خراپە نیگەرێنیان زۆرە فەرموو سەیری شارەکانیان کە لەگەڵ ئەوەشە یەنەوە بۆ ماڵی عەرەبی گەورە لەگەڵ عەرەبەکانە لەگەڵ شیعەکانە دەنگێن دژیتەوە ئێمەش ماڵی خۆمان بەم شێوەیە یەکتری هێشکێنین وەفدێکە چێ قسە بەوەڵێ ئەمە چێ قسە بەوەڵێ ئەوە چێ قسە بەوەڵێ دوایی کە ئێنە سەر تەلەڤیزۆن ئەڵە من قسەم کردو بۆ بەرژەوەندی خەڵک یعنی دیفاع لە خەڵگەکە بەڵام لە واقعی شاوان نییە شتی تازە ئێن پێیان کە وا بکەن قسمە جار هەیە خۆیان ڕێگایان پیشانێن کە چی بکە دژی کورد یعنی من بەعزە شتێک هەیە نازانێ ئینسان چۆن لێک گاتەوە تۆ دژی حکوومەتی ئەی نیشتیمانەکەت ئەی تۆ حساب بۆ نیشتیمانی خۆ ناکەی ئەی حساب بۆ ئەو قوربانیانە ناکەی چ لە ئەمفالەوە چ لە هەڵەبجەوە لەو شەهیدانەی بە شەڕ دژی حکووماتەکانی هەتاکوون ئێستارا لە شەڕی داعیشە 4500 دێوێران بوو ئەمانە حسابی بۆ ناکرێن یعنی ئەمانە کە ئەنەما وجودی نێ لایەن ئێستا مهم ئەوەیە ئێمە چۆن ئەم حکوومەتە بشکێنی چۆن ئەم هەرێمە بشکێنی ئەوە فەرموو پەرلەمانتان داخست سوڵتەی تەشریعی نەما نەفەرموو ئیسا قانون انتخابات شکات کراوەتەوە بێ بە
لە محکمەی ئیتیحادی ئەڵێن نەخێر ئەبێ بە قانونی هەرێم نەکرێ بێ بە قانونی بەغا بکرێت. نەخ ناتوانانی هەرێم لە دەستورە قوانینی هەیە تۆ بێ بەو یاسانە کارکەیت لەو پێش ئەوزانی بەو یاسانە ئەگەر شتێ بێ بەو یاسانە هەڵەگرێت کردوتە ئێستا چیش کاتی لێکەیتەوە ئەڵێ نەخێر ئەبێ بە یاسای بەغا بکرێت. ئەو محکمەی ئیتیحادیش لەم نازانم لەم دوو هەفتەی داهاتووە یان سەری مانگە جارێکی کاچێتەوە بەو یاسایە بزانە ئایا بە چی یاسایەک بکرێت. ئەگەر دەستوری بن نەخێر بە یاسای ئەبێ هەرێمی کوردستان بێ ئەگەر بە سەپانن بێ بەڵێ بەوەی بەغاکرێت. یعنی مشکلەکە ئەوە هەیە ئێمە خۆشمان بەشێکی زۆر گەورەین لەم شکستانەی کە بەسەرماناتەوە. کاک زۆر لە بابەتی پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدایە یعنی حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێیە جددیەتێکی زۆر باشێ لەوەی کە بۆ نمونە بەردەوام وەفدی هەرێمی کوردستان چۆتە بەغداد ئەو لیژانانەی کە لە بەغداوە هاتوون پێشوازی کراون ئەو داواکاریانەی هەبووە وەکو پێویست کراوەتە بەردەستیان لە بابەتی داهاتی ناوخۆ لەوەی کە ژماری فەرمانبەران و چۆنێتی هەیکەلێتی حکوومەتی هەرێم و ینی حکوومەت هەرێمی کوردستان جددیەتێکی باشیە لەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی بگاتە ڕێکەوتنێک و بۆ مەبەستە زۆر جار ئەو وەسایقانەی کە حکوومەتی عێراقی ویستوێتی ڕەنگە بە زیادەوە خراپێتە بەردەستی. بەڵام هێشتاش حکوومەتی عێراقی هێشتاش ئەو نزعەی کە لە بەغداد حکومەکە ینی قبولی ئەوەی نییە کە لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵە بکات یان بە جۆر لە جۆرەکان توانین بڵێن قبولی ئەوەی نییە کە ئەم پێشکەوتنی لە هەرێمی کوردستان هەیە ئەو مامەڵەی بکات. ینی خوێندنەوە بووم بابەتە چیە لەوەی کە لە نێوان دوو حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقا لە حکوومەتی هەرێمی کوردستان جددیەتێکی زۆر باشە و هەوڵێکی یان نیەتێکی زۆر باشی بۆی کە لەگەڵ بەغدا بگاتە ڕێکەوتنێک. بەڵام دووبارە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ینی هەز ناکەین کە هەمان پەرۆشی هەمان جددیەتە بێ بۆ ڕێکەوتن. کاکە بەغاش قەراری نهایی بەدەستخۆی نییە ئەویش تەئسیری ئیقلیمی لەسەرە یعنی هەموو شتێک بەوسەڵەی قەراری عێراقی بەدەستخۆی نەماوە ئەخولێتەوە هەربوون بووە کەس نازانێت چیە حکمی ئەم بەوسەڵەیەکە وەکو قەراری کوردی ئاوای زەعی بووە لە بەغاش بە هەمان شێوە ڕاستەک حکوومەتی هەیە چوارچێوەت هەیە شتت هەیە بۆ تۆ دائیمەن دەستور هەیە بۆ تۆ دائیمەن محکەمەی ئیتیحادی هەیە بەڵام بۆ مافەکانی تۆ هیچ شتێ نییە. یعنی ئەو هەچێکی بەسەرا سەپێنێ تۆ هیچ شوێنێک نێ بچیش کارتی لەگەڵا بکەیت. ئێستا وەکو وتم موچە نایەت ێ باشە با بچینە محکەمەی ئیتیحادی قەیناکە بە ڕەفزیکە عەلەقەل ئێمە پیشانین کە ئێمە جددین لە مۆزعەکە کاکە شتێک هەیە لێرە بیزانین ئەو وەفدانی کە ئەچنە بەغا طبعا خەڵکی تایە کەین تەماشاکەی بەڵام وەفدەکە تاکانەیە. تاکانە چییە؟ مەسەلەن ئێستا سێ حزبی سەرەکی لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەفدەکە ئەوان ئەڵەن هەمووی هەر پارتی هاتووە یعنی خەڵکی یەکێتی تیانە لە وەفدەکانی تر تێکەڵاو بوون. ئەم وەفدانەی ئەخیر کە ئەچن هەمووی پارتیە یەکێتیش لە لایەکەوە چێت نیگەرانی خۆی پیشانەیە گۆڕانج بنایکەوە بنەوەیکە دەریەکەن. بەڵام ینی زۆر جار ئەو وەفدانەی کە حکوومەتە نەگە وەفدە حیزبەکان حکوومەت دەڵێ من وەزیری گۆڕانی تایە هەندێک جار وەزیری یەکێتیە وەزیریانە ئیساتیانە ئەم وەفدی ئەنەی ئەخیر ئەڵێم باسی ئەمانەی ئەخیرەکەم کە ئەچنە بەغا و هەموو شتێکیان قسۆ دەست تیانین. بەڕاستی ئەوە سەرنجێکی گەورەیە کە ئەوان لە بەغا ئیستیفادەی لەکەن تێگەی ینی وەفدەکە وەفدێکی حکومیە لەژێر هینی هەرێمی کوردستانە بەڵام تێکەڵاو نییە. ئەمە زەرەر هەر لە ئێمەیە یعنی ئەم شتانە بەعزە شتێک هەیە ئەبێ ڕچاوی بکەین یعنی ئەبێ حسابێکی بۆ بکەین. لەو پێش مشکل ئەچوو بەڵام وردە وردە نەما وردە وردە حەسر بوو ئێستا کە ئەو وەفدە سەیرەکەی ئەڵەن هەمووی زۆرێتەکەی پارتین ئەوەش خراپە بۆ هەرێمی کوردستان. حکوومەتی عێراق وەکو وتم ئەقلێتەکەی ئەوەیە کە تۆ ئیمانی بە فیدراڵێت نییە ئیمانی وەکو هەموو سیاسەکانی ناوچەکە ڕەجل القەوی پیاوی بەقووەت لە هێزە تاکە هێز بێت تاکە قسە بێ ئەو بیکات. ئێستاش عێراق ئەوێ هەرێمی کوردستان وەکو محافەزە معاملە بکە علمانەگەر سەیری دەستور کەی لە ١١١ بۆ 126 هەموو مافەکانی
هەرێمی تایە تۆ ناتوانانی هەرێم کەی بە محافظەیەک یعنی مشکلەکە ئەوەیە ئەو ئەقلێتەیە کە سەیری هەرێمەگەکەی وەکو محافظەیەک یعنی جیاوازی ناکەن ئیساڵە حاڵی و حاڵی محافظایی تر ێ باشە داوای داهاتەکەکە داهاتەکە سەد داوا لێکە هەموو هەچێکت هەیە نانەوتی ئەبێت تەسلیم کێ سە بەڵام چی بۆ گەڕێنمەوە 150 هینی حدودەکان بە دەستوری ئەوتر ئەبا وەکو محافظات ئەگاکە هەرێم وەکو محافظات نییە چکە هەرێم ئێستا لە ئەمریکا با ویلایەتی کەلیفۆرنیا بۆ بێنمەوە هەمووی فدرالێتە وایەوە نییە ویلایەتی کەلیفۆرنیا دوو نوع باجی هەیە حکوومەتی فدرالی هەیە و حکوومەتی خۆجەیی هەیە با بڵین هەرێمی هەیە حکوومەتی فدرالی ئەمریکا میزانەکەی لە چۆیەت میزانەکەی لە دوو لاوەیەت یەکەم لە داهاتی تاک ئەبێ ڕوونی کاتەوە چەنی وەگوتووە شەریکەکەی ئەو چکە هەموو شتە شەریکاتە شەریکەکە پێ ئەڵێ کاکە من 50,000 ماوە بم برادرە خێزانی هەیە بڵێ ئەوە خێزانەکە لێ بڕن ئەوە باقیەکەی چەنی مایە لەم 50,000 ئەچێتە خانەیەکەوە زەریبەی لێسەنێ لە سەی دەوە دەست پێکە بۆ سەی 37 بە پێی داهاتەکە کە گەیتە 9 ملیۆن و فەوق معاشەکەت 9 ملیۆن و لام وایە 23,000 ئەوە گاتە سەی 37 داهاتەکە دەبات اینجا لەو بینە بە پێی تەدەڕوجی داهاتەکەت لێبرە داهاتی دووهەمی حکوومەتی ئەمریکا چیە لە شەریکاتانی کە ئیژەکە لێیانەسەنێ حکوومەتی خۆجێیی داهاتەکانی کەوینی خۆیەتی ساکارەبا بۆ ئینی حکوومەتی ئینبیە شەریکەی کارەبا هەیە بە حکوومەتی مرکزی بەڵام داهاتەکە بۆ چێ مێنێتەوە داهاتێکیش زەریبەیەک هەیە کە ئایرێ بە حکوومەتی خۆجێ ئەبێت جیا بکرێتەوە کامەیە داهاتی فدرالی و کامەیە داهاتی فدرالی نییە ئێستا ئەمە کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی داناوە هەموو شتێ خۆی دایناوە ئێ باشە بۆ پارەکە وەرگری لەم خەڵکە بیا بەوە مەسلەی باج کە زۆرترین کێشەیە بۆ خەڵکی کوردستان ئێستا لە مۆزعی مالیە ئێ باشەم باجە هەمووی کۆکرایەوە ئێستا داهاتی هەرێمی کوردستان سێ ئەوەنەی لێ هاتووە لەبەر ئەوەی باج زیاکراوە لەسەر هەموو شتێک خەڵک بێزارە لەم باجە تێگەی باج هەیرێ بەڵام ئەبێت تۆ مقابلی شتی بیتێ وایەوە نییە ئەمە حکوومەتە ئەبێ خزمەتیکەی ئەم باجانە ئێستا من بم لە باتی حکوومەت مادام هەموو شتێکیان تەسلیمەکەمەوە ئەڵم لەبەر وەزعی اقتصادیەوەنە سەی هەفتای ئەم باجانە کەمەکەمەوە ئێستا کارەبا بۆ بە کێشەیەکی گەورە لە ئەنجومەنی سلێمانی ئێستا لە هەولێر ئیمڕۆ دەچی پێ کردووە کە ناڕازین کە لە 18 دینار و بێ بە 156 ئەمەش ناڕازیە تۆ وا لە خەڵکەکەی ناڕازی بێ لە حکوومەت تۆ لە باتی خەڵکەکە ڕاکێشی بۆ لای خۆتەوە وەڵا ئەمە تێستە ئەمە پرۆژەیە ئەمە نازانم چی کاکە تۆ ماڵێک شوقەیەک لە هەج پرۆژەیە بێ معاملەی ناکەی وەکو معاملێک ئەم شوقانە معمەل نین ئەوەی کە ئەوانەدا ئەنێ بەوز بۆ ئەوەی داهاتزیاکە غەڵەتە تۆ بەعکسەوە تۆ نابێ بچیت سزای خەڵکی خۆ بێ لەبەرەوەی پارە کۆکەیتەوە لەبەرەوەی معاش بێ تۆ معاشەکەی لێتیت و لێسێنیتەوە بەنەوەیچکە لێسێنیتەوە وەکو چۆن ئێمە داهاتی نەوتەکە بە یەک چەک بۆمانێت و بە 100 چەک ئەیمەنەوە دەرەوە تر شەریکاتی نەوتەی بە ئەو شتا کاڵانەی کە بۆمانێت لە تورکیا و لە ئێران و ئەوانەوە ئەیکردن و پارەکە هەر ڕاتەوە دەرەوە یعنی شتێک چکە ژێرخانەکەمانێت ئێ باشە ئێمە کارەبای خۆمانە ڕاستەکەی 18 دیناریش کەمە معقول نیە 18 دینار بێ بۆی حکوومەتیش نەبێت بیکە بە 60 بیکە بە 70 بەڵام تۆ یەکسەر لێوە تقریبا 9 جار بەرزێکەیتەوە ئەوە ناڕازایی خەڵکی دەرەکەوێت ئەوەی چەکە لە کێشەکانە بۆ کۆمەڵایەتی دروزە بێ کۆمەڵایەتی بۆ بە دوو بەشەوە هەژارت دروست کردو لەگەڵ دەوڵەمەندا دەوڵەمەنی فەرموو ئەوە کارەبات هەیە و بڕۆ ڕابێرە بە خۆت 24 ساعتە هەژاری بام دووکەڵی مۆلی دە و چڕ بداتێ ئەوە نابێ دەستور ئەڵێ هەموو عێراقیەکان وەکو یەکوان مادام مەسەلەی حکوومەتی عێراقی هەموو داهاتەکەمان بە ئێمەش زەرائیبی ئێمە وەکو بەغالیەکەین تەوا بنزینیش باوەکو بەغابێ ئێ معقول نییە نیو سعات لە دەرەوەی هەولێر بڕۆی بەرە و مووسڵ یان بەرە و کەرکووک بڕۆیت لێ بە 450 بێ
لەوێ بە 1000 بێ یان 950 1050 1100 بۆ نۆرمال بیێ بنزین ئەمە بۆ مۆزعشەوە بەم معاشەشەوە کە پچڕ و کە نات و پاشەکەوتەیە لەبەر ئەوە بێ حکوومەت بەڕاستی سیاسەتێک وا بەکاربێنێ وی خزمەتی خەڵکە چارەسەر هەیە بەڵام ئەبێ نەختێ گوێ لە خەڵکی پسپۆر بگرن خەڵکی بەتوانە بگرن بچنەوەی چۆن یارمەتی بێ خەڵکیش ئامادەیە بە خۆبەخش یارمەتی ئەم حکوومەتە بە بەڵام ئەوان قفڵ بوون لەسەر ئەو مجموعەیە کە ئیدارەی حکوومەت دەکەن و خۆشیان باشتر ئەزانەوە بەڵام تەماشاکەی نەتائیجەکەی زۆر عکسێ لەسەریان ئەو شتە باشانەی کە کردویانە هەمووی بەعکسەوە ئەوەیە کە معارەزە بە کاری ئێنێ دژی حکوومەت دەست خۆش بکاک دکتۆر لە بەش یەکەمی بەرنامەکە گفتوگۆی ئەو بابەتەمان کرد کە پەیوەندی بە پەیوەندەکانی هەرێم و بەغداوە هەیەەوە ئەو نیەتە خراپەی کە بەغدا هەیەی سەبارەت بە هەرێمی کوردستان بەڕاستی ڕەنگە بەشێکی ئەو کێشەی گرانی نرخینەوە بانزین هەندی ئیشکالەتی ترکە لە هەرمی کوردستانەیە بەشێکی پەیوەندی بۆ هەیە لە حکوومەتی اتحادیشەوە هاوکاری حکوومەتی هەرێم ناکرێ ئەوەی کە هێستا لە بازار هەیە زیاتر تیجاریە و تیجارەکانش بە پێی عەرز و تەڵەب و بە پێی ئەو نرخی کەوێ لە سەریان ڕەنگە پەیوەندی بۆ بابەتەوە زۆر هەبێ لە بەشی دومی بەرنامەکەیە گفتوگۆکەین لەسەرەوەی کە بەڕاستی معارەزە لە ناوخۆی هەرێمی کوردستان چۆن مامەڵە بکات و یەکێک لەو شتانەی کە جێگەی مشتومڕ لە کۆمەڵگەی کوردستان لای سیاسیەکان لای چاودێرانی سیاسیەوەیە کە معارەزە بە ئاستێکی تەندروست و بە عەقڵێتێکی تەندروستە و مامەڵە ناکە لە بەش یەکەمی بەرنامەکە کۆتایی پێێنین دەستی جەنابەت خۆش بێ ئەزان کۆتایی بە بەش یەکەمی بەرنامەی ڕاڤاهێنین و لە بەشی دووەمی بەرنامەکە لەسەر هەمانتەوە گفتوگۆکەین و تا دیدار خواتان لەگەڵ